ئەچیتە ماڵەکەی سێ چوار ناو چێشی دانا و برنج شلە ئەلماش باشە چێژ لەو چێشتا بینی یەک چلە بێ یەک برنج بێ قەینا دوو شلە بێ لەوانێت تۆ فاسۆلیا بخۆی شتێکی کە نەخۆی دوو شلە و برنجێک و ئەگەر مریشک بوو مریشکی لێنە بانەش بێتێ من یەک عادەتمە ئەو گروپەکەم باشە زانێ و چەند گروپیش لەگەڵ ما لە چەند گروپا بەشدارم هەمویانم فێر کردووە یەک خواردن دروست نەکرێ من ناچم بۆ ماڵی کەسیان ئەبێ یەکنەوە خواردن بێ چێژ لەو خواردنە با بزانی تامی چییە بۆ ئەم هەموونەوە عەرزی خواردن نییە بۆچی ینی لەبەر عیبێ با تۆ نانێ بۆ کردن با بڵێ هەموو شتێک کرد من حەزم لەو شتە نییە خۆشم هەزار میوانە بێ حەزەکەی ئەوە ڕێزگرتنە خواردنەکان زۆر بێ ئەوە ڕێزگرتن نیە با یەکش بێم ئەوە عرضکردنی خواردنە ئەوە بڵێ کە من هەموو ئەمە مشتاکەم ڕێزگرتن ئەوەیە کە تۆ بانگە کردو ڕێزی لێگرتۆ بۆی بانگە کردووە قەیچێکەگەر برنج و شتەیەک و مریشکێکی بۆ دانی بیخوا تامی لێ ئەچێژێ یا شەش حەو ناخوا نازانی کەوتی لەو بخۆی لەو بخۆی لەو هەر مایدەشت تێگە هەنێ خەڵکەیە بنمونە ئاوا کە تۆ باسیەکەی چۆتە ماڵێکەوە بنمونە و توێتی کورە من چووم یعنی هەر مریشکێک و شلەیەکی سادە لەگەڵ برنجێکی بۆ لێ نابوو ئەمە ماڵێکی زۆر وا و ڕزی ئەوە کەوابێ بۆ لای نەفەرەکە نەچوە بۆ خواردنەکە چوە ئەگەر تۆ بۆ لای من بێی نە بۆ ماڵەکەمێ نە بۆ خواردنەکەی بۆ سەردانی منێ